وەزیری پەروەردە بڕیارێکی دەرکتێبێت بە پشووی ڕۆژانی شەم بۆ ناوەندەکانی خوێندن. ڕاست باس لەم بڕیارە دەکەین، ئەم بڕیارتان چەندە لە سوودی پەروەردە دەبێت و تێبینیەکان لەسەر ئەم بڕیارە بۆ پشووی ڕۆژانی شەمە لەلایەن با بڵێین سەرپەرشتیاری پسپۆرە پەروەردەیەکان چی دەبێت، چۆن دەکرێت ڕۆژانی شەمە لە خزمەتی بەرەو پێشچوونی کردی پەروەردە بەکاربێنرێت. ئەم پرسیارانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئومێد محەممەد کە بەڕێزیان سەرپەرشتیاری پسپۆری پەروەردەی ڕاستەوخۆ سەری بەیانی پرسیاری زمانەوە. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بە خێراتی. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ مامۆستا ڕۆگ ئاگادارین کە ئەو بڕیارە بۆ لابردنی ڕۆژی شەمان یاخود ڕۆژی شەمان وەکو پشوو بێت و مانگێک خوێندن درێژ بکرێتەوانێت لە کۆتایی ساڵدا. ئەمەدا تا چەندە دەکرێت بڵێ لایەنی ئەرێنی هەیە و لایەنی نەرێنیشی هەیە. ئەمە بۆ پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا بڕیارێکی دەکرێت بڵێ دروستە؟ دیارە وەزارەتی پەروەردە بە بەردەوامی لە خەمی ئەوە گۆڕانکاری نوێبێنێتەکایەوە بە شێوازی بە کە بگونجێت لەگەڵ سیستمی پەروەردەی وڵات و بەرەو پێشەوەی بەرێ. کردنی ڕۆژی شەمان بە پشوو ئەمە ستانداردێکی جیهانیە کە لە هەفتەیەکە پێویستەکە 5 ڕۆژ داوام بکرێت و 2 ڕۆژ دەرفەتە بێ بۆ خوێندکار کە پشوو بدات و یاخود هەر کارێکی هەبێت چ وەکو خوێندکار چ وەکو خێزانەکەی تەنانەت مامۆستا و ستافی کاریگەڕیش. بەڵام ئێمە ئەبێ لێرە بپرسین ئایا لە وڵاتانی کە بڵین بەو شێوازەن و هەفتەی 5 ڕۆژ داوامەکرێ ئایا چەند ڕۆژانە چەندێگەمێنەوە لە ناو ناوەندەکانی خوێندنە؟ اینجا لەسەر ئەوە ئێمە قسە بکەین. ئەم بڕیاری وەزارەتی پەروەردە دیارە لایەنی ئەرێنی هەیە لەوانە کە بە ئاماژەمان پێدا مامۆستا ڕۆژێکیوێ بۆ پشوو بێژگە لە هەینەکەی خوێندکار بە هەمان شێوە و ئیلا ئاخریکە ئەمانەمان هەیە. بەڵام پێویستەکە ئێمە فەرامۆشی هەندێک لایەنی گرنگ نەکەین کە ئەوەیە کە ئێمە خوێندنگاکانمان زۆربەی دوو دەوامە، یعنی ئەگەر ئێمە پۆلێنێ بکەین لە کۆی 5,000 و تقریب 6,000 ناوەندی خوێندن لە کۆی 6,000 4,000مان هەیە کە یەک دەوام بێ، 1922 ناوەندی خوێندنمان هەیە کە دوو دەوامە و 10 ناوەندیشمان هەیە تقریباً کە 3 دەوامیشە. کاتێک کە ئێمە پلانێک داڕێژین پێویستەکە چارەسەری بۆ ئەمانش بدۆزینەوە. یعنی تۆ ئەگەر بەپی ئەم بڕیاری وەزارەتی پەروەردە هەزەکەم ڕوونی کەمەوە بەم شێوازەیە کە ڕۆژانە 6 جوانە دەخوێنرێت بۆ بابلین اینجا، بەڵام ئەو بەشەوانانە کە نەخوێنرا بەهۆی لە ڕۆژی شەممە و 6 وانەی کە لە ڕۆژی شەممە ناخوێنرێت ئەچێتە ڕۆژەکانی ترەوە. ڕۆژەکانی تر وەکوچوو ئێمە پشوویەکمان هەیە لە 24 هەتاوەکو 24 تا 2 ساڵانە ئەمە پشوویەکە بڵین کە ناوەندەکانی خوێندن هەیەە. ئەم پشووە نامێنێت دیارە کاڵی نامێنێت ڕەوانەیە بەس تەنها یەکی مانگ بێ یان سیوێکی مانگ و یەکی مانگ 2 ڕۆژی مێنێتەوە بە ئەوان ڕۆژەکانی تری نامێنێ بێ درێژ نابێت نەخێر پشووی دوور درێژ نابێت. لە لایەکی تریشۆ پشووی بەهارەمان هەیە کە ئێمە لە 11 مانگەوە پشووە هەتاوەکو 24 ئەمەش نامێنێت و تەنها چەند ڕۆژێکی کەمی مێنێتەوە کە بۆنەی نەورۆز و ئەوەی کە لە پەرلەمان قسەی لەسەر کراوە و وەکو فەرمانگەکانی تر پشوو ئەبێت. ئەمە دوو پشووی کەم کرایەوە. پشووی سێمیش کە با بڵین کاتی کەش کە ئەدرێتەوە بەمە ئەوەیە کە دەوام درێژەکرێتەوە. لانی ئێمە پێشتر بۆ نموناگەر لە یەکی مانگ یەکی 5 بۆ 5 تر کۆتا ئەوە بێ نەخێر ئێستا چتە 23 کۆتا ڕۆژە بێ کە خوێندکار تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووهەم ئەیا بۆ پۆلە ناکۆتاییەکان کە ئەمە پلانی وەزارەتەوە و ئیشانتیا کردووە و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانەوە هاتوون ڕێبەرێکیان داناوە کە بابەتەکان چۆن بخوێنرێت لە وەرزی یەکەمە چی بابەتێ بخوێنێت لە وەرزی دووەمە چی بخوێنێت و ساڵنامەیەکی خوێندن بە نیازندەری بکەن لە نزیکانە کە تەواوی ئەوانە ڕوونکراوەتەوە. بەڵام ئێمە ئەبێ هەندێک حاڵەتی مەیدانی باس بکەین لەوانە کاتێک کە خوێندکارێکمان بۆ نمونە لە کفریە لە کەلارە لە هەولێرە تۆ دەوامی بۆ درێژکەیتەوە بۆ مانگی 5 و ناوڕاستی مانگی 5 ئایا توانای ئەوەیە بێ لە پۆلێکی 35 بۆ 40 خوێندکاریە بەو گەرمایە و ئەگەر کارە باش نەبێ خوێندنگە چۆن نتوانێ یا مامۆستا چۆن نتوانێ وانە بڵێتەوە کە ئەمە پرسیارەکە هیوادارم بەڕێزان لە وەزارەتی پەروەردە ڕەچاویان کردبێ و پلانیان باشە مامۆستا جگە لەم گرفتە
گرفتەکە لە کوێی دیکەدا ئەگەر بێت و پشوەکان کورت بکرێتەوە لەو سەرەوە با بڵین کۆتایی ساڵ ئەگەر 20 ڕۆژی خوێندن دوور و درێژ بکرێتەوە جگە لەوەی کە خوێنکارێک ئەگەر لە شوێنێکی دیکە بخوێنێت گرفتەکە لە کوێی دیکەدا ڕەنگە هۆکارێکی دیکەی ئەوە بێت کە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی کە دەچیتە وەرزی هاوینەوە هیچ فێنکەرەوەیەکی بەپی پێویستی دەکرێت بڵێ تێدا نییە ئەوە یەکێکە لە هۆکارەکان هۆکاری تریشمان هەیە ئێمە ئێستا مامۆستاکانمان بەپی دەوامی خۆیان بەپی وانەکانیان دەوامەکەن واتە بۆ نمونە مامۆستای وا هەیە لە وانەی یەکەم و دووهەمی هەیە وانە بەجێڵێ و ئەڕات بەلای ئیشی خۆی و ئەگەر ئیشی فەرمانگەیەکی هەیە بێ یان ئیشێکی تایبەتی خۆیە بێ بەڵام بەم شێوازە کاتێک کە شەمان ئەبێ بە ئۆف ئیتر شەمانە بێ بە پشوو ئیترە و مامۆستا دەرفەتی تری نابێت ڕۆژەکانی تر پێویستەکە وانەی تەواو بڵێتەوە چونکە با بڵێن بە شەوانی مامۆستا 22 یان لە ئامادەی 24 لە بنەڕەتیە ینی ئەگەر هات و 5 ڕۆژەکە هەموو ڕۆژێک کە 5 وانەش بڵێتەوە اینجا 24 وانە ئەتوانێت بڵێتەوە ئەمە وا لەوە کات ینی مامۆستا نەتوانێت بچێت بەلای کارێکی خۆیەوە تایبەتی خۆیەوە ناچار چی بکات داوای مۆڵەت بکە کە ئەمەش کێشە لە ناوەندەکانی خوێندنا دروستەکە لێ ئەمە لایەکی تریشەوە ینی ئێمە پشووی بەهارەمان هەبوو خێزانەکان گەشتیانە کردڕانە بوو بۆ دەروی وڵات بڕۆشنایان بۆ شوێنی کە بڕۆژنایە 6 ڕۆژ 7 ڕۆژیان پێچوو بەڵام ئەم شێوازە ئەوە ناهێڵێت و هەمویان پابندەکە بە دەوامەوە باشە ئەمە لە هەندێک ڕۆ کە با بڵێ بە جۆرێک لە جۆرەکان ئیلتیزامات و هەندێک بابەتی هەم بۆ خوێنکان هەر بۆ مەمۆستا لە ڕووی زانستیەوە ئەمە کاریگەریەکەی دەکرێت بڵێ کاریگەریەکی ئەرێنی دەبێت لەسەر خوێنکار و لەسەر کۆی پرۆسی پەروەردە بێگومان ئەزانی چۆن ئەم سیستمەی کە پێشووتر دانرابوو ئێمە دوو سیستەمان هەیە سیستمێکمان هەیە کورت خایەنە سیستمێکی درێژخایەنە درێژخایەن ڕۆژانە پێویستەکە حەودوانەیە هەشتوانە بخوێنرێت ئەو خوێندنگایە تا کاتژمێر دوو یا دوونی و بەردەوام بێت بەڵام بەرامبەر بۆ ڕۆژانی شەمە پشوویەتی بەڵام ئێمەی ئێستا با بڵین کورت خایەنیژەوە بوو هەر 6 ڕۆژەکە دەوام کا ڕۆژی 6 جوانیان 5 جوانە بخوێنێ ئێمە و دوو سیستەمانە بۆ ئەم شێوازەی ئێستا ئەم سیستمی ئێستا هیچیان نییە ینی ناوەتە درێژخایەن بێ کورتخایەنێکە بەڵام درێژخایەنیشە کورتخایەنە لە ڕووی ئەوەی کە ماوەی مانەوەی خوێندکار لە ناو ناوەندەکانی خوێندنە زۆر کەمە ینی لە 8ەوە بۆ 12 یا بۆ 12 و سیرەکەی تەن 4 کاتژمێر لە ئەوە بێ بەڵام درێژخایەنە لەوەی ماوەی ساڵەکەی خوێندنیان بە بڵێن بە پیپێوەرەکان درێژ کردێتەوە هەرچەندە ینی منەوەی نابینم درێژیش کرابێتەوە بە وەکو جەنابی وەزیری پەروەردە ئاماژەی پێکرد ڕۆژانی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندنە 170 ڕۆژەکات ینی پێشتری شەر ئەوەندە بووە ینی ئەوەندە زیان ناکە ینی لە کاتێکا ستانداردی جیهانی و زۆربەی وڵاتان لە 180 ڕۆژ بۆ 180 ڕۆژە ینی هەندێک شوێنە چێتە 190 ڕۆژیش لە ساڵێکە ینی 180 ڕۆژی خوێندن بە دەوامی درێژخایەنەوە تا دوو چون جیاوازی نابێت لەگەڵ ئێمە 170 ڕۆژ کە ڕۆژی 4 ساعتی لە ناوناوەندەکانی خوێندا اینجا دەستکاریکردنی پشوەکانی نێوان وانەکانیش پێم وابێ وەزارەت پلانێکی وای هەیە ینی پشوەکانیش کەمتر کاتەوە ینی ئەمە کۆمەڵێک کێشە و گرفتە ینی هیوادارم بەڕێزان لە وەزارەتی پەروەردە دیراسی ئەم حاڵەتانیان کردبێ ینی پلانیان بۆ دانابێ نەک بڕیارەکە دەربکەن و دوایی بێن پلانی بۆ دابنێن کە ئەمە قورسە ناکرێت بەو شێوەیە بڵێ باشە مامۆستا دەکرێت گۆڕانکاری لەم بڕیارەدا بکرێت یاخود دەکرێت ساڵێکی ئەزمونکراو هەبێ لەسەر ئەم بڕیارە اینجا دواتر ئەگەر زانی بڕیارەکە یاخود کارەکە سەرکەوتۆ کاری لەسەر کرێ یاخود ئەمە چۆن دەبێت وەک وەزارەت خۆی ئاماژەی پێکردووەڵێ چەند مانگێکە دیراسی ئەم حاڵەتەمان کردووە و لە ڕووی پرۆگرامان و ئەمانەوە بەڵام هەندێک شت هەیە یعنی زۆر ڕوون و ئاشکرا کە قورسە ینی لە ئێستا جێبەجێکردنی ئاسان نییە من ئەڵێم دەکرا ئێمە 4000 ناوەندی خوێندنمان هەیە لە هەرێمی کوردستان یەک دەوامە 1922 ناوەندمان هەیە کە دوو دەوام و بڵین سێ دەوامە دەکرا وەک هەنگاوی یەکەم ستێپی یەکەم تەنها لەو ناوەندانە جێبەجێ بکرا کە یەک دەوامن داوامەکە درێژخایەن بکرایە ینی قەیچەکە با تاوەکو سەعاتی 1.5 لە ناوناوەندەکانی خوێندنا خوێندکار دەرزی بخوێنە لەو خوێندنگانی کە یەک دەوامن بەڵام ئەوانەی کە دوو داوام و سێ داوامن باوەکو خۆی مایەتەوە وەکو هەنگاوی یەکەم لە ماوەی ئەم ساڵایە تۆ لایەنی ئەرێنی و
نێرێنیەکانت بۆ ڕوونەبەوە پلانەدانا بۆی کە چۆن چارەسەریان بۆ بکەیت بۆ ئەو 1922 تر بۆ چارەسەرت بۆ دۆزیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد سەرپەرشتیاری پسپۆڕی پەروەردەی کە ڕاستەوخۆ لە ستوری بەیانی کورسادێست لەگەڵ مامیان بوویت.